یەکێتی کە حملەی دەست پێکرد ناساندنی کاندید لە شاری کەرکووک دیارە کەرکووک خصوصیەتی خۆی هەیە هەر لە یەکێتیەوە لای جەنابی مەمجەلال و کە ناوی ناو بە ناوی قودسی کوردستان دیارە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراق و حکوومەتەکانی یەک لە دوای یەک دێ و حکمی ئەم وڵاتە دەکەن و شەڕی کورد و مالوێرانی کورد تەنها لەسەر شاری کەرکووک بووە ڕەنگە زۆر لە حکوومەتەکان ئەویان ویستە بێ بۆی کە کورد نەوعان ما حکومە ذاتی شتیوان پێ بدەن بەڵام مامجەلال و یەکێتی و شەڕەکە هەمووی لەسەر کەرکووک بووە بۆیە حملەکە کە دەست پێکرا لەوێ لەبەر ئەوە بووە چونکە خصوصیەتی خۆی هەیە و شارێکی گرنگە شاری نێنە خۆتان دەزان دابش بۆ بەسەر هەشت بازنەوە ئێرە لێرم لەگەڵ جەنابتان قسە دەکەم بازنەی دووە بازنەی دووە ئێمە ئامادەکاری خۆمان کردووە کەڵوپەلشتیوە هاتووە و لێرە توانیمانە لە بازنەی دوو دابش بکەین بەسەر 6 میحوەرەوە و هەر میحوەرێکیش با بڵێن هاوکار و سەرپەرشتیارێکمان بۆی دانەوە لە جێگرەکانی مەڵباند بە هەمانگی لەگەڵ کۆمیتەکان کار دەکەن جا هەر ناوەندێکی دەنگدان هەبێت چەند ناوەندێک دەکەونە سنووری کۆمیتەکانە و بە پێ ئەوە لەگەڵ کادرەکان دابشمان کردووە کادری زۆرمان لە بەردەستدایەوە ئیشەکان تا ئێستا جوان بەڕێوە دەچێەوە تازەش تقریبن دەتوانین برین بە ڕسمی دەستمان بە هەڵمەتی هەڵبژاردن کردووە پرسیارەکە جوانە ئێمە هەمومان دەزانین هەڵبژاردن خۆی گرنگە خۆی هەڵبژاردن گرنگە لەبەر چارەنووسی ملت و چارەنووسی حزابەکان دەردەیەخی بەڵام ئەم هەڵبژاردنە جیاوازە لەگەڵ هەموو هەڵبژاردنەکانی تر لە ڕۆی نفسیەتی خۆتان بینیتان کە ناو لێ دەنرێ هەڵبژاردننی پێشوەختە ئەمانە نامەیەک هەیە ئیتر لەگەڵەوە لە شعبە لە بەغدا بینیمانجا دەچۆن ئاڕستەی حکوومەت کرا دیار خەڵکێکەکە ناڕازیە لەو حکوومەتە لەژێر فەساد و شتی تر و ئەمانە گرنگەکەی لە سیستەم یا سیستەمەکان جیاوازە گرنگی لەوەیە پێشان مەسەن یەک دایرە بووە جا چۆن دابش بوو بەسەر 18 دایرە ئیتر 83 دایرەی لێیە مانە ئیتر وا دەکا بۆی نفوذی پێکاتەکان نفوذی حزابەکانە کەم بکاتەوە و گرنگی ئەوە لەوەیە ئەم جارە نەفەسێکی خراپ ڕەنگە لە بەرلەمان هەیە وەک خۆمان بینیمان بەرلەمانی پێش ئێستش گرنگ ئەوەیە خەرکی کوردستان هەمووی ئەوڕۆ پێکەوە دەنگ بداوە بە تایبەت جەماوەری یەکێتی موچەخۆرەکانی یەکێتی ڕێخستنەکانمان دۆستەکانمان هەوادارانمان داوایان لێ دەکەین دەنگ بە یەکێتی بدەن لەبەرەوەی دەبنە ئەمانی کە دەچنە بەغدا دەبنە نوێنەری گەڵ و هەر تەنها هیچ نەبێ مافەکان دەپارێزن دەستور دەپارێزن چووکەم دەستورە گرنگی لەوەیە مان بەخۆی دەست جێگەی دەستی دیارە لە دەستورەکە بۆی ئەگەر بێت و سوقلی کورد سەنجی کورد قورساتی کورد لە بەغدا بەو شێوەیە نەبێ ڕەنگە خەتەر و مەترسیش لەسەر هەریمی کوردستان و لە سەرگەلی کوردیش دروست بێ